صلاة إخوة مولا يكتان به طاعة عبادته هموما قبول به إن شاء الله تعالى ومدواري لفرودقار هموما لسر حوضي كوثر كوبكاته وخواي قوره وبباشتي بانو برين شادمان بك اللهم آمين. قيشتنا آياتي شانزهم لسورة مباركي كهف رافو تفسير لخدمة جنابتنا إن شاء الله تعالى. لآياتي شانزة ناو نشايك من بود ياري دكا دليت ياراني أشكوت هل بجراني خواي قورن هاتنا آياتي حفظة بلام تقريبا لشانزة حفظة الراوستين. پروردگار فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوة منه ذلك من آيات الله من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. بس يومان بوكا ياراني أشكود لسر خلقاني تر خواهي پروردگار أم كوملا خلقه حوت كسن لقلدو للرجنابتان صقي كاني لقلايا أما خواه هلي بجاردن أم حوت نفره لسر أوان چونك غيري أمان خوايان براستقينه وبتنيان نا أپرست همويان لو كاتدا أو باشا أو ملكان دا پرست. پروردگار ام جادیت یارانی اوشکوت باستی اکا چون 309 سال امرووانا خوتن لناو اوشکوت اکا بیوی تیگلچ دا صلاتو گورهی پروردگار من بودر اکوی لم چن آیتا بوردی لخزمت تانا باسی دکی. خوی پروردگار فرمیه وترى الشمس اذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين افرمیه بیانیانا گخور حلبات آیه أم خورت تيشكي أيدا لناو أو كهفا ليسر بو أو سر بو جستي أمرو فانا لناو أو أشكوتات يكنچه چونك مروف أگه خور لين دا جستي بو دواي ماويك چي زندو چي مردو أو جستي لناو دچه خواهي پروردگار أمري كردو بو أو خوره بلان بمرجي أو خورش كتيشكا كي ليدا روشتايكي نك روشنايكي ليدا جستك تيكچه قائميكي بلكو بس اوي استفاده بو جستي امرو فانا لنا اوش كوتا كچي تيكنچه اما يكي كلا صلاه كاني خوي متعال جل جلاله لم ايات ابو ما در اكوي بيانيان ويوارانش خوي پرودگار افرمي لدواي اوا واذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوه منه ذلك من آيات الله ام دوانا يوارانش خوي پروردگار او هوا سازگاره او هوا فينك بناوي ام كهفا دا چو لو سر و در اچو بو جستي ام بنداياني خوي پروردگار تكنچه اما عظمتي خوي بو 309 سال مروف يك دابنا هر كبيت يكچه حزيك يواني دمرن گوركي هل دروا تحملي بعد جار چند ساعات یک دوای خویناکا ای مثلا که حس اکین ببونکی لتایبتی لچله هاوین که یک امری روز یک بیتی لو بو بانی ناتوانی بیشتر دوریا امرو وانسی 109 سال لو كهفا مابون مردو نبون لبرچاوی خلقی مردو بون بلام الاصل دا مردو نبون خوای گوره پاراستوین امجا امش یک چی خوای پروردگار افرمه يكيك لويتي من آيات الله يكيك لنشان كان آية كانوا بلغ كان خواي پروردگار من يهدي الله فهو المهتد هر كسي رجاي راستو چاق بگري وك امان خواي پروردگار آيان پايزه رجايان پي پشان دا ومن يضلل فلن تجد له وليا مرشدا هر كسي رجاي چود بگري قدر رشادتو رشيديو رجاي راستو يارمتي در خواي پروردگار نايدا پێیان ئەمە واتە گەرمی و ئازار و نەدان و خۆشی بێژین هەوای فێنک لەم ئاەتا بۆمان دەرئەکەوێ کە پێمان ئەڵێت کەواتە هەردووی هەم خۆری بەیانیان لێ ئەدا هەم نەرمی و فێنیکی هێوارانش لێ ئەدا. ئەمجا پەروەردگار ئەچینە سەر ئەوەیشی باس ئەومانش بۆ دەکات ئەمانە بێجگە لەوەی جەستەی وە خۆیان دەمێننەوە
و ئەو شوێنەش دێتەوە خی پەروەردگار کە باسی ئەکا ئەچینە سەر شوێنەکەی ئایا ئەم شوێنە کوێ بووە هەندێک وتویانە بەیت المەقدس بووە نێزگی ئەوێ بووە هەندێکیان وتوانە نێزگی نەینەوە لە مووسڵی لای خۆمان ئەگرە بووە هەندێکیان شوتیانە وڵاتێک لە ڕووم بووە واتە تەفاسیرەکان کە چین ڕەئی جیاوازیان هەیە لەسەر شوێنیان مەکانەتیان لەکوێ بوون ئەمە کە ئەڵێت خی پەروەردگار پاشان ئەفەرمێت لەسەر ئەوەی ما تركت شيئا يقرب إلى الجنة ويباعد عن النار پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام شتێک نییە نەوترابێ بە ئێوە بەرەو بەهشت و شتێکەش نەبێ نەوتراوە بە ئێوە بۆ ئاگری دۆزەخ إلا وقد كوتومە پێتان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ابن سیرین ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ذلك ابن كثير عفو ذلك من آيات الله تفسيري أودك أبو من وأومان بو أجيريتوا أفرميت كأو مروفانا أو إنسان يكي لنشاني خوايا كيرمتي مروفاني داوة يعني أجر أمانة خواي پروردگار متينا داون قد ناتوانا أونا من ولو شناو بيت درزو وبيت شي عبرتك لباشوي كأيبيستي ولو زمانش دا عبرتو چی بووە کە لە دوای خۆیان هاتوون بە چاوی خۆیان بینیانە 309 ساڵ کەسێک کە مردووە ئەوان بە مردوو حەسابیان دوای زنوو دەبێتەوە چونکە ئەمە مەشهەدێکە بەڕاستی گشت کەسی عەقڵ لەوێتە قبوڵی نەکە بەڵام خوای گەورە بە هەموویان یەوت بەڵێ وایە لە قیامەتیشدا هەروا دەبێ و هەروا بووە لەناو غاردا کاتی ئەمانە خەوتون ئەچینە سەر ئەوەی کە ئەخەوتون باسی خەومان بووە خوای پەروەردگار وتحسبهم أيقاظا وهم رقود واتە نوستون بەڵام نوستنێکی عادی نائیماندارن ئاەتی هەژدەم باسی شێوازی خەوتنیانەکە وا نەخەوتون خوای گەورە بە شێوازێ ئەمانەی خەوانووە سام ناکە هەموو گەسێ ناتوانێت بچێتە دەوریانە خەوتون بەڵام چاویان ئەبڵەقە چاویان ئاوا کراوەیە کە ئینسان ببینێ سامەکە ناچێتە پێشەوە خی پەروەردگار لەم ئاەتا فەرمێ وتحسبهم أيقاظا وهم رقود عفو ونقلبهم ذات اليمين وذات الشمال وكلبهم باسط ذراعيه بالوسيط لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا يعني كاتي سيركي ترسناك كاتي چیتە بەردەم کەهفەکە ئەم سەگە خوای گەورە وا خەوانێتی هەردوو دەستی درێژ کردووە هەردوو پێیش بە شێوازێک کە ئەنەما دێتە گیانت چاوی کراوە و عەبڵەقە چاوی و دەمچاوشی ترسێنەرە وەک کە ئەنەما حرەسیاتی شتێک دەگری بەڵام ئاگایشی لە خۆی نییە ئەمە خوای پەروەردگار ئەمری کردووە ئەنا هیچ مرۆڤێک هیچ گیان لەبەرێک ئاوا نابێ مرۆڤەکان خوای پەروەردگار پێشا باسمان بۆکە مرۆڤەکان دەستیان ئاوا درێژە دەستیان درێژە سەریان چەمانتەوە نەخەوتون نەوەستاون شێوازێکە سێری یەکەیەڵێ ئەمانە زندون کاتێ دەستیان لێدە هیچ ئاگایان لە خۆیان نییە شێوازێک چۆن خۆن کەسێک ئەچێتە ڕکوع لە دوور وەڵەی کەسەیە لە ڕکوعا لە عەفو لە سجوودا بخەوێ بەو شێوازە خەو هەیە نییە لە سجوودا و بخەوی نییە کاتێ ئەچیتە لە دوورەوە سێرەکەی نەمردووە کاتێ دەستی لێدەی سێرەکەی مردووە و ناشکەوێ مەگە زەختی لێ بکەی ئەمە نیشانەیە کە خوای پەروەردگار دەسەڵاتی پەروەردگارمان بۆ دەرەخات لەم دوو ئاەتە باسی شێوازێکە تەفاسیری زۆرە من لە بە کورتی لە خزمەتی جەنابتانە باسی دەکەین چونکە سوورەتەکە زۆرە فریان ناکەوین وكذلك بعثناهم كاتك پروردگار ئەمەی دانا ئەوانەی کە بێباوەڕ بوون هاتن بۆ ئەوەی بگەنە ئەوان بەڵام هەر کەسی ئەچووە ناو کەهفەوە دەنگێک لە ناو کەهفەکە هات ئەمەش نیشانەیەکی ترە دەنگێکی لێوە دەنگێکی سامناک هیچ کەسێ نایتوانی دەستی بگێتە ئەوان خی پەروەردگار وا داینابوو هیچ کەسێک نایتوانی دەستی بگێتە ئەوان خی پەروەردگار پاراستوین ئەوانەی پاراستو بوو لە چی لە دوژمنان لە کافران لەوانەی دژی خوان هەتا ئەو کاتەی خی پەروەردگار خۆی ئەمری لەسەر و کون فەیەکون ئەم مرۆڤانە چێبن کە زندوو دەبنەوە وكذلك بعثناهم ليتساءلوا بينهم كاتێ هاتنە خەوا
هاتنە خەوا پرسیارەکەن یارانی ئەشکەوت لە خەوهستان و پرسیار ئەکەن لە یەکتری يتساءلون بينهم قال قائل منهم كم لبثتم آية چنێ خەوتوین ئەمەیەکێکیان پرسیار لەوەکەی تر ئەکا نازانن چەندێکە هەستا من و تۆ زانی 300 نووسراوە لە دوای ئەمە حادیثە بەڵام لە بیدایە نازاندرێ چەندێک قالوا لبثنا يوما أو بعض يوم وتیان ڕۆژێک یان ڕۆژ و تاقێک لای خۆیان وادایان نابوو ئەوە نەخەوتوین ئەوە زانی نیشانی چێ ئیمانداران نیشانەوەی کە ئەمرین هانە لە ناو قەورە کاتێ زنیە بینەوە پرسیار لە یەکتری ئەکەین چەندێک فرە هەر تاقێک بوو هەر ڕۆژێک بوو بەڵام نازانین هەزاران ساڵ بوو کە لەنا ئەو گۆڕامێننەوە هەنی ئێستاوانەی کە مردوون پێش ئێمە لەوەی پرسیارە لە پێشتا دروست بێ بڵێ ئەمانە چۆنەوە لە ناو خەبرامێنن لای ئەوان مودەکەی زۆر کەمە لای ئێمە زیادە لای ئەوان زۆر کەمە چۆن ئەمانە 309 ساڵ مردوون بەڵام خوای پەروەردگار کاتێ زندوو دەبنەوە ئەڵێن خۆیان لەبین خۆیان ڕۆژێکیان 2 ڕۆژە ئەمجا دوای ئەوە قال ربكم أعلم بما لبثتم ئەمجا وتیان کورە خواگیان خۆی زانێ چەندێک فابعثوا أحدكم ئەمجا دوایەوە دەی با کەسێکمان بچین زۆر برسیمانەیە چی بکەین بڕۆین چی بێرین خواردن بێنین بیخۆین ئەمجا کەسێکیان نات طعام و شتێکی جوان بێژن شتێکی جوان بێرن ئەمجا حتا ئەوەی وتویانە إنهم أن يظهروا عليكم يرجموكم ويعيدوكم في ملة لن تفلحوا إذا أبدا بورياي برويك كان البجارد بتشتناو أو قرية بو شوني أوداني بوي چی بينه بوي خواردن بينه زور برسيانه أو برسيتيه هين روج و 2 ڕۆژ نییە جاری نەجارێک کەش خۆیان گومانیانەیە ئەڵێن ڕۆژێک و 2 ڕۆژە چونکە برسێتەکە زۆری بۆ ڕاکێشاون وایان لێ هاتووە تحمل ناکەن هەمویان لەبەر ئەشکەوتەکە چاوەڕێن بۆی ئەو کەسەیان زوو بێتەوە بەڵام کاتێک دەچێت بە شێوازێک کە کەس نەیان بینێ بەڵام لە دوایەوە سێرەکەی کە خوای پەروەردگار ئەمری لەسەرە و ئەوەیە کە ئینسان کە ئەمانە ئاشکرا بن بۆی علامات و نیشانەی پەروەردگار کە چی بێ کە علامەت و نیشانەی پەروەردگار دەرکەوێ ئەوەی کە خوای گەورە مەبەستێتی خوای پەروەردگار لە پاش ئەمەش ئەفەرمێ وكذلك أعثرنا عليهم كاتي لخو هستان وهندي كانش بيشوي برياري عندا بيشوي كبرياري عندا لسروي كأمانة ناين خواسي 109 ساڵ ئەوانەی کە ماون لە دوای ئەوە کافر بوون هەوڵی عندا دەستیان بگێ پێی لە دوای ئەوەش مسلمانان هاتن بوونە 2 بەشەوە کە بوونە 2 بەشەوە 2 بەشەکەیشی ئەوەیە کە ئەو ئینسانانە وتیان با ئەمانە چی لێ بکەین دەرگای ئەو ئەشکەوتەکە دابخەین و با شوێنی مردویان ئیعلان بکەین بۆ خەڵک هەندێکیان شوتیان نا با مزگەوتێ قوبەیەک شتێک دروست بکەین لە سەریان بۆ ئەوەی کەچی ئەم مرۆڤانە کەوا بزێن شوێنێکی تەقدیس بێ و شوێنێکی گەورە بێ بەڵام ئەم دوانە هیچ کامنی نەکرا بە گوێرەی پێویست بەڵام شوێنەکە خوای گەورە ناوی ناو بۆ ئەوەی شوێنێکی چاک و باش بێ ئەمجا پەروەردگار ئەفەرمێ جل جلاله وكذلك أعثرنا عليهم ليعلموا أن وعد الله حق بۆچی کەشبوون بۆی بزانن خوای گەورە هەموو وعدێکی داوە حەقە جێبەجێ ئێکا لە هەرچی شوێن و کات و زەمانێک بێ خوای پەروەردگار لەوە بە جوانترین و بە چاکترین شێواز جێبەجێی دەکات ليعلموا أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها إذ يتنازعون بينهم أمرهم فقالوا ابنوا عليهم بنيانا رب أعلم بهم قال الذين غلبوا على أمرهم لنتخذن عليهم مسجدا بۆی ماڵێک دروستکەین لە سەریان وەک مزگەوت قوبە ها شێوازێک جاران پیاوچاکان جاران پێغەمبەران مزگەوتیان دروست بکردایە قەبری ئەم پیاوچاک و کە پێغەمبەرانە نەهاورد لە ناو مزگەوتەکە کە چیانە کرد دایان دەدا کە دایان دەنا بۆ ئەوەی کە ئەمە بە شوێنێکی پیرۆزدا بنرێ کە ئەمانە بوونە 2 بەشەوە پاش ئەوەش و هەندێکیانش لە دوای ئەوە ڕێککەوتن کە قوبەیە شتێک دروستکەن بۆی ئەمانە شوێنەکەی پیرۆز بێ بەڵام
لە هەمان کاتە ئەبێ وریابین. ئەم شتانە لە شەرعا دروست نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیمامی ئەحمەد، ئەبو داود، ترمذی، بن ماجه: لعن الله تعالى الزائرات القبور والمتخذين عليها والمساجد السراج. خوای گەورە لعنەتی کردووە لە سێ کۆمەڵ، ئەبێ زۆر یابین. یەکەمیان ئەوەیە لعنەت لەو ئافرەتانەی کە دەچن بۆ سەرگۆڕ لەگەڵ جەنازە. وریابن، ها عاتفی مەبن لەو مەسئلە، قەت مەڵێن قەی ناو دڵی ئەستێ مەی تێرە، دروست نییە، خوا لعنەتی لێ کردووە. لعنەت لەو ئافرەتانەی کە دەچن لەگەڵ جەنازە شەرعەن دروست نییە بێتە قەبرستان. ئەدوای ئەوەش بچێت ئیلا بۆڵ دڵنەوایی غەیری ئەوە بچێت لەوێ هاوار بکەوە بخیژێنێ، بەر ئەم لعنەتە ئەکە. دوای ئەوەش بێ. دووەمیان لەوانەی کە مزگەوت دروست دەکەن لەسەری مزگەوت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: و لەوانەش کە گڵۆب لەسەری دانن. قەبرستان نابێ وەک شوێنێکی مەزارێکی خۆش بێ، با ڕۆژ نابێ و خەڵک بچێ بۆ شەوەک ڕۆژ بێ و وابزانێ ژیانێتر هالێ و ترگشتمان بڕۆین لێدا. نییە، شتی وان نییە. ئیلاوە جایە گڵۆبێک دانەی بۆ شەوانەی کێ مردوو بووێ ئەوەی بەی قەینا ڕۆژ نابێ، بەس تۆ ئەم قەبرستانە گشتی بکەیتە چراخان، ئەمە لعنەتی لەسەر. ئەوە نەخێر تش ناگە ئەگە کارە باشی بوو. ئیلا بۆ ئەوە نەبێ کەچی بێ بەرچاوی ئەو کەسانە کە قەبرەکەن، ئەوەش حاڵەتێکی زەرورە. غەیری ئەوە نابێت تۆ بیکەیتە شارێکی زیندوو، ناکرێ. ئەمە پێغەمبەری خوا فەرمی لەم سیانە وریابن، خۆتان بپارێزن. یعنی کارەبایان لەسەر هەڵکەی بیکەیتە چراخان و بیڕازێنیتە و دار و خزمەت و باخ و باخات و ئەمانە نابێ بە هیچ شێوەیە. ئەلا وئین من کان قبلکم یتەخیذون قبور ئەنبیا مەساجد. و منش نەهیم کردووە. وریابن پێشی ئێوە چیانە کرد؟ گەلان و قەومانی پێشی ئێوە چیانە کرد؟ ئەوەیانە کرد مزگەوتیان دروستە کرد لەگەڵ مزگەوتەکە، کەچی گۆڕی پیاوچاکیان پێغەمبەرێ لەناو مزگەوتەکە دایانەنا. ئەمەش نابێ. و پێغەمبەری خوا فەرمی: ئین ئولئیک ئیذا کانوا فیهم رجل صالح فمات. ئەگە پیاوێکی پیاوچاک بمردایە لەو زمانەدا، فبنوا على القبر مسجدا، قبرەکەیانە کردە مزگەوت. وصوروا فيه تلك الصورة، وشواذي رسمكيان داعنا. أولئك الشر الخلق يوم القيامة. أما خراب ترين خلق للروج قيامة. أم جاء فرمي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم لحديثي كي تردى بيمان الله كإمامي قرطبي إجريته وفرمي: قال علماؤنا، أما حكم كيتي، وهذا يحرم على المسلم، حرام لسر مسلمان مبكى أن يتخذ قبور الأنبياء والعلماء مساجد. واتا قبر كاني في غمران بكينتي نيوج وشتي لكن والعلماء وبياو كان لنا مزقوت كان جيان بكينه نابي شرعا. أم جاء فرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم: لوا قرنتر لا تصلوا إلى القبور. وريابا مسلمانك أو نيوجانا من زورجا لسر أم قصة لو بابا كرديكي بدا من راسي رزم طالبي أما الدين عليه نيوج مكة مردو لبردم دبي أو نيوجاني لقبرسان أكري قبرك بكيوتا بيشي هزار ستري بوداني دروستنية نابي قبرها بغمر لا تصلي لمسلمة هاتوا نيوج مكان برامبرتان قبر به. يعني چي صراحة لقل ما نايش يتر بو من بيم لقبرسان نيوج بتوب كم قنا حبار بخوا أونا ناروا نابي لقبرسان نابي نيوشكي چووکە بۆ ئێستا ئێمە جیلێکین لە قەبرستان نوێژەکەین، دوای ئەمە ئەو مناڵانە گەورە ئەبن، ئەوان علمیان نییە، یەواش یەواش قەبرەکانە پەرستن لە دوای ئەمە. جاران وەختی خۆی نوێژ لە ناو قەبرە ئەکرێ، دینی ئیسلام هات نوێژ ناو قەبرستان هەڵگرێ، نەک دووبارە ئێمە بیبێنەوە ناو قەبرستان. حەدیسەکان گشتی باسەوەیە ئەژێ لە ناو قەبرستان نوێژ مەکەن. ئێستا خەڵک وای لێ هاتووە لە مزگەوتەکە نوێژ ناکە، ئەژێ چوم لە قەبرستان نوێژەکەم. دیتە چیمان کرد بە خەڵک؟ یەواش یەواش ئەمە زیادەکە، یەواشاش ماوەی تر وای لێ دێ خەڵک فرە باکی بە مزگەوت نییە، هەسلفێ لێدا چێ لە قەبرستان نوێژەکە. یعنی چیمان کرد؟
قەبرسکانمان کردە مزگەوت ئەی پێغەمبەر وتی بیکەنە مزگەوت یان نا وتی مەیکەن ئەی ئێمە چیمان کرد باشمان کرد لەسەر سنەتین یان نا وەڵڵی 100% غەڵەتی ئیماندارن ئەبێ وریابین ئەی لا تتخذوا ها قورطبی چۆن تەفسیرەکە لا تتخذوا قبله یعنی چی مەیخەنە بەردەمتان قەبر ئێستا تۆ مردوویەک دێنی لێرا داێنەی دروستە ڕاست و ڕاست مردۆکە نوێشکەی نا ئەبێ بیشتە ئەو سەر بچێ ئەو سەر ئەی تو ئەم قەبرستانە گەورە هەموویا لەبەرتە تو بەچی شەرعیان چوو نوێژەکەی لێرە خۆمە جارە نەمان ناوە چونکە ئیمانداران ئەبێ وریابین شتێ سنەتە زۆر زیادی مەکەین خەڵک ئەزیەت بدەین ئەزیەتدانی خەڵک قورسترە هەتا سنەتێ ئەزیەتدانی مردووی قورسترە هەتا سنەتێ لەبەر عولەمایان وتویانە من و تۆ ئەچین بۆ نوێژی جەنازە بەخوا ئەڕۆین کەمتر خەم نەبین بەخوا نوێشکەین لەسەری هەر ئەنووسێ بەخوا نیەتمان بێ نەگەین پیا هەر ئەنووسی ئیتر بۆ خۆی لاکەکەی ئەمە خوا ئەڵێ ئەمە پێغەمبەر ئەڵێ ئێستا هەموومان بە یەکەوە کەوینە ڕێ کەسێ مردووە ئەچین نیەتمانێ بگەین پیا ڕۆیشتین نەگەین پیا نیەت دڵمان چییە بۆچی چوون بۆیە بۆ نوێش بەخوا خوای نووسی ئێخوا جل جلاله لەبەر حەوت پیا و کەسی چاک و لە خوا ترس خوا سەگێ دوو لە ڕوو جەنابتان بیادێمە سەگێک لەبیر ناکە ئەوەتە ناوی تۆمارەکە بەس کەوتەتە دوایەن لەگەڵیانە بووە تەشبیه نەبێ یعنی ئێمە نیەتی چاکمان بێ لەگە خەڵکێکی چاکە خوا ناینووسێ بۆمان کورە با بەخوا لەوە گەورەترە بەخوا کە ئەوەی ئێمە تەسەوریەکەین بەو عەقڵە بوچکەی خۆمان و تەبیعاتە و فکری خوا ڕەحمی زۆر زۆرە تۆ لە ماڵەگە نیەت هەندێک شتت بێ نەدبێ خوای نووسێ بۆت نیەتی حەجت بێ بەخوا پارەت نەبێ بەخوا نەدبێ خوای نووسێ بۆت ئەیتر ئەمە خوای گەورە دایناوە کەواتە وریابین ئیماندارن فتصلوا عليها أو إليها كما فعل اليهود والنصارى پیغمبر پیمان شاله ام کار اوانه ایکن یهود و نصارى کردویتی خواهی رحمه ولایت من بکا عاقبت خیر من بکا ولش من صاحب بکا لدینکی تمانگینه لآیتی 22 راوستین باسی شوازی کی تری شوازی امانکا خواهی رحمه ولایت من بکا رمضان من لقبول بکا عبادت خواهی رحمه نخوش کان من بکی خواهی رحمه پیاوت امانکان من بکی خواهی رحمه هم ولایت من بکی طاعة وعبادة ما لقبول بكي وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته.